لە یەکەم کۆنگرەی ساڵانەی خۆیدا بەرەی عەرەبی یەکگرت و داوا لە عەرەبی سوننەی شارەکە دەکەن یەکگرتوو بن و ڕوبەڕووی بربەستەکانی بەردەمیان ببنەوە. کۆنگرەکە لە ژێر دروشمی عێراقی بوونی کەرکووک کۆمان دەکاتەوە و یەکگرتووی عەرەب ئامانجمانە بەڕێوە چوو. تیایدا چەندین وتاری ڕخنەئامێز لە سەر پەرتەوازای عەرەبی سوننە پێشکەش کرا. بەرپرسانی باڵای عەرەبی سوننەش تاکید لە سەر عێراقی بوونی کەرکووک دەکەنەوە. بالتأكيد طموحنا دائما أن تكون كركوك لأهلها. ئامانجی ئێمە بەردەوام و تومانە کەرکووک بۆ دانیشتوانەکەی بێت، بەڵام لە ژێر دروشمی عێراقی بوونی کەرکووک هەموو لایەک پێمان وایە ئەم شارە تایبەتمەندی خۆی هەیە. هەر بۆیە وێڕای پاراستنی تەبایی نێوان پێکاتەکان تأكيد لا سر عراقي بوني شاركة دكينوا. هو الانتماء الوطني بأن تكون كركوك عراقية أو عراقية كركوك. نعم بالتأكيد هذا الشعار بدڵنیاییەوە ئەم ناونیشانە لە ڕابردووشدا خزمەتی شاری کەرکووکی کردووە. ئێمە وەکو عەرەبی سوننە ئەگەر یەکگرتوو بین خزمەتی کەرکووک دەکەین، خزمەتی نەتەوە جیاجەکانی شارەکە دەکەین. لە پاش تەبایی نێوان عەرەبی سوننە تاکید لەسەر عێراقی بوونی کەرکووک دەکەینەوە، چونکە کەرکووک سەر بە ناوەندە، بەڵام چەند نەتەوەیەک تیایدا دەژین و برایانمان لە کورد و تورکمان و پێکاتەکانی تری عێراقین. بۆیە پێمان وایە مادام هەمووان عێراقین و بەشێکی لە عێراق ئەوە دەبێت کار لەسەر یەکپارچەی عێراق بکەین. ناونیشانی توند و هوتافی بەعسیانە لە خۆپیشاندان و هۆڕ و کۆبوونەوەی بەشێک لە عەرەبە سوننەکانی شارەکە کورد و بەشێک لە تورکمانی نیگەران کردووە. بەرپرسێکی کۆمەڵ ئیسلامی پێی وایە ئەو جۆرە لە مامەڵەکردن لەگەڵ کەرکووک خزمەت بە پێکەوە ژیانی نێوانەتەوەکان ناکات. دیارە شاری کەرکووک شاری پێکەوە ژیانە. ئێمە بەڕاستی بمانەوێ بگەڕێنەوە بۆ مێژوو شتێکمان پێ دەڵێ کە کوردستانی بوونی کەرکووک دەسەلمێنێ، بەڵام کوردستانی بوونی کەرکووکمانە ئەوە نییە کورد کە بوو بە دەسەڵاتداری تر عەرەب و تورکمان لەم شارە دەرکە و هەر کەسێکیش لەم شارە ببێتە دەسەڵاتدار ئەگەر پارێزگاری لەو بە یەکەوە ژیان و یەکتر قوبوڵکردنە نەکا بەڕاستی سەرنجامەکەی خراپ دەبێ. بۆیە ئێستا شاری کەرکووک لە هەموو کات و ساتێ زیاتر پێویستی بە یەکتر قوبوڵکردن و یەکڕیزی و بە یەکەوە ژیان هەیە. لە کۆنگرەکەی بەرەی عەرەبی یەکگرتوو داوا کرا حکومەتی هەرێمی کوردستان سەرجەمە و زیندانە عەرەبانە ڕادەستی بەغداد بکات کە لە کوردستان زیندانی کراون تا لە دادگاکانی سەر بەناوەند دادگایی بکرێن. چیان وری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.